چێ دیسان دە قسەشی خۆش دە پێ بکەنا مارەدا وەڵڵە دێ باقیرت غەرق بووە چ بۆ دیسان والله هیچ نەبووە سەرکار هێدا برێ بێکورە سبەبی هیچ نییە درێ خۆتون مەکە جێش خۆشترم دیتەوە ئەگەر جەوت ئەوها لە سووری نەداقتەبی والله هیچ سەرکار تااقەتم نیە نایەمەوە بۆ بڕاشە دەوێ ئەرێ والله تااقەتم نییە کورە ئەمن وەختم تەرخان کردیا کورە ئەمن سەرم پڕبەزی کردیا کورە ئەمن ئەو ڕوو لە هەم ڕۆژانترم خۆشترەوە قسەیە تونی سەرکار کەس چی نییە والله ئەوڕۆ پارەشم پێ نێواز بینە منت برانینا بێخەم بە ئەوە قسەیە دەکەی ئەو شو دعوەتیم بە کورە سەرکار وڵی حەزم لێ نی و درم نای باوەڕۆ ئێدە برێ شتێک هەیە گرێ کۆرەکەی دە پێم ڕێبانوت بکەمەوە کورە سەرکار هیچ نییە ناکاکە بێزارمە لە مەشروبی هەموو شێ مەشروب وڵی هێر و جێش بوویمە لە مەشروبی خۆشتر هەیە ئەتا ئەمژەکەت دەست پێ بکەم کورە دەرم ماوەک باعث ڕاحەتێک بدەینێەوە ناکرێ نا لۆ بابا عملێ غەباتە ئیسراحەتی بدەی ئیسراحەتی چی بدەی ئەگەر شتێک هەیە پێم برێ بە منگەمە قسان مەکە توش بە منگەمە قسان دەکەی شتێکت لە دریە وڵی سەرکار چ لێ بشارمەوە نازام ئێ کورە ماوەکی زۆر ئاگام لە خێزانم نەما بابا. لە مارێ بم دەرەمە ماوەی ئاگاکمان لە خێزانەکانمان بیت لە خۆمان لە مارێ جەوەکی دروستکەین ئەوش دەرێتەوە لواتە ئێستا جەوت دروست نەکردیا چ عیبتە هەموو شەوێ دوو شەوێ ناچنیۆکردیان کورە سەرکار هاش نبینە کاکە ئێوارەك لە مارە نینە هەر لە خواردنەوە و لە ئەوجە چ بکەین کاکە یان چیان لێکەین لە پشتیان کەین سەرکار وڵی دەستدیمە زۆر فکرم لە مۆزوعی کردەوە توشانە بە خۆت دابچەوە بەندە بە خۆماندا بچینەوە کورە ماوەک لەگەریان بینزانین ئەوانش چیان پێویستە دووسە قسە خۆشیان لەگەر بکەین بەشکم ئەوانش بگۆڕن ئەرێ کاروانە فەندی بنێزماند باش نییە خێرە مسعەتم دەکەی بیاونە ئەم معەلیمە سەرکار خوار ڕامە بێرە تااقەتتونە وەڵا ڕنابێنم بەزات و ئەوڕۆ نەدم و چاوت باشە نەقسەکردن باشە چیە بەری نەدای کاکە کورە سەرکار بەرنەدانی چ کاکە تولۆ تێ ناگەی لۆ دەرم با ماوەک لە مارە بینەر هەفتە کاکە وڵە تامینە ما هیچ وڵی کاروان ئەمن هەچەند تەماشات دەکەمی ئۆمەران دێ بەرچاوم ئۆمەرانی سەرکار قسەی جوان کە ئۆمەری چێ بە خۆت ئۆمەری وڵی کاروان هەرچەندی تەماشای سەر و جیلاکت دەکەم باش نایە بەرچاوم شکم لێشتی دێچیتن ئللا پێرەسی سومەیە وعدی زێر فرۆشتنی پێدابی لێ ئەوها باریش و دەڕێسی ئەوڕۆ ڕاست برێ سەرکار زێڕی چ بە من دەری سەرخۆشی وڵایەت و فول سەرخۆشی کورێکی زێڕکە هەموم نەفرۆش ئێستا دێیان نا ناوەڵە سەرکار ئەدی بەتەمای چی وڵی دەچمەوە مارێش ئای هەزار ڕەحمەت لە خۆت و لە باو با بجەنگۆ ئەشە دەمبی لاوەی دەگۆ دەی و کورە کاروان ئیوەی نەپشتە خۆ پێ بەستی کورە برادەرەی کاتیە هەر کاتێک یەکی باشتر و بەڕق چەورتری لە تو دیت دەخوشێنتن بەش وەڵی قسەی ڕاست دەرچوو یعنی تو بە قسەی جەنگ و ناپیایی ئەو قسانە بە من دەرەوە نیە بۆ ناپیاوەچکو حەقی گوتیا حەقی گوتیە ئەم مەسلحەت چیمە ئەرێ وەڵی مەسلحەتی بەچای خۆم دیتم کورە سەرکارە من شەقت لێدەم پارێم نت لێدێتە دەرێ هەندەم داوت کردی لۆدارم داوەتم نەکردی سارا میشە لە خزمەت نەبووە سەرکار دەزانین چیە زۆر بێتامت کرد زۆرشت لە حد تێپەڕان ئەم دەڕۆ کورە دەبڕۆن نەتبین مۆ سیروان نیوە ڕێت بی نێش کەستور والله مێشتی دەوێ گای سمیتادا